لە دەستمە کیکاردە هەمومان کیکاریان لە بۆ ناردن ڕاکێشانی پارەیان موچەوەگرتن بەکاردێن بەڵام هەواڵەکی دڵخۆشکەرم پێیە ئەویش بەتایبەت لە بۆ گەیمەرەکان ها ئەگە بێت و گەیمەرەکان لە هەر بازارێکی ئۆنلاین ئیپیک ستیم پابجی هەر شوێنێک هەر بازارێکی جیهانی بتەوێ بازاری بکەی جگە لەوەی لە نرخی بازار بە کەمتر پارەکەی دەشتێنرێتەوە لە هەمان کات ناو دەستە ناو تیری و پشتێک لەبە بەدەستینانی پلیستیشن 5 نینتاندۆ سویچ 2 لەگە کۆنتترۆلەرێکی پلیستیشن 5 براندی ناکۆن ئەو ئۆفەرە هەتا سیویەکی سێ بەردەوامە دوو ڕۆژتان لە پێشە چەندی زیاتر کاڵا بکڕن گەیم بکڕن یوسی پۆبجی بکڕن چانسی بردنەوەی ئەو خەڵاتانەتان زیاتر دەبێت وە تەواوی دیاریەکان لەلایەن جینیەوە سپۆنسەر کریا و دابین کرایە جینی مارکت پلیسێکی زۆر گەورەیە لە ناو ئەپلیکیشنێکی کارت هەر کاڵایەکت پێویست بی دەتوانی بەدەستی بی وە لە کۆتاییدا دەمێ ئەوەش لەبیر نەکەم ئەگە بێت و هەر بازارێکی ئۆنلاین بکەی هەر جارێک ئەوە دۆت بەدەستدێنی دۆت چییە؟ دۆت وەک پۆینتێکە چەندی پۆینتی زیاتر کۆکیەوە لە ناو ئەپەکە ئەوە دەتوانی دواتر بەکاری بینی و ڤاوچەری نایب بەدەست بێت ئەپلیکیشنێکی دابەزێن و بازاریتان ئاسانتر